ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشنگ تیڤ. خۆشحاڵە من بنار مستەفا جارێکتر هەتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی ئەم شەو 3 مارسی 2022 پێشنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەم شۆمان لا دوو تەوەری جیاواز پێکاتوە. سەرەتا سەبارەت بە هێرشی رووسیا بۆ سەر ئوکرانیا و جەنگ لە ئوکرانیا گفتوگۆیەکمان دەبێت و دواتریش لە پێشوازی 8 مارسە بەرنامەیەکی تایبەت ئەنجام دەدەین. وەک هەمیشە ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینی و پرسیارەکانتان بەشداری گفتوگۆکارمان بکەن و من ئەو کۆمنتانی کە ئێوە دەیدەن دەیخەمە بەردەمی بەشداربووان و میوانانی بەرنامەکەمان. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. ماڵی ئازیزان هەروەک لە سەرەتادا ئاماژەم پێدا کە سەبارەت بە جەنگ لە ئوکرانیا تەوەری سەرەکی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت و بۆ ئەم بەرنامە تایبەتەش خەسرە وسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانمان لەگەڵدا. خەسرە وسایە ئێوارەت باش و سوپاس بۆم دەرفەتی پێداین کە توانیتان لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤدا ئامادە بن. زۆر زۆر سپاسانەکەم و سڵاش لە خۆتان و لە بینەرانی پێشنگ تیڤ. هەفتەیەکە دروست ئەمڕۆ هەفتەیەکە کە جەنگ لە ئوکرانیا ڕوویداوە. تەواوی جیهانی بەخۆیەوە گیر کردووە ئەم جەنگە و بابەتی سەرەکی ئەمڕۆی جیهانە. باز لەوە دەکرێت بۆچون جیاوازێ باز لەوە دەکرێت کە ئەم جەنگە بۆ نەجیهان بەرەو قۆناغێکی تر دەبات و ئاڵوگۆڕی فراوان لە نەزمی ئەمڕۆی جیهاندا دەخڵکات. من کۆمەڵە پرسیار مەبێت بەڵام دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە زەمینەکانی ئەم جەنگە لەکوێوە سەریان هەڵگرتووە. بەڵێ تەمان سەرەتا بێ ئاماژە بۆ بدەم کە ئەم جەنگە جەنگێک نییە کە ڕاستەوخۆ لە بینی ئۆکرانیا و رووسیا بێ، بەڵکومە جەنگی نێوان هێزە ئیمپریالیسی و بلۆکبەندیەکانە کە لە درێژەی چەند ساڵی ڕابردووە شکڵیان گرتووە و هاتوونتە مەیدانەوە و بۆ یەکلاکردنەوەی خۆیان قەیرانی کۆرۆنا ببوون، قەیرانی ئۆکرانیا و وڵاتی کۆرۆنیا بۆتە کەناڵێ بۆ ئەوەی کە بکرێ تەوازنی هێز و دابشکردنەوەی ناوچەی نفوز بازاری جیهانی شکڵدان بە ئارایشێکی تر لە نێوان ئەم بلۆک بەندیانەیە شکڵ بگرێت. لەوانە رووسیا و چین لە جەمسەرێکە، ئەوروپا و ئەمریکا ئەمانە ساڵانێکی زۆرە کە کەوتونەتە بەرامبەریەکەوە بە ڕادەیەکە ئێستا جیهان لە بینی ینی چارەنووس و ئایندەکەی بە تەوازی نێوان ئەمانە بە جەنگیان بووە بە شێوازی یەکلاکردنەوەی کێشمەکێشەکانی نێوان خۆیانەوە ئەتوانرێ شکڵ بگرێ و بکەوێتە قۆناغێکی ترەوە کە خەسەتی ئەساسی جەنگ و میلیتاریزمە. زەمینەی ئەم جەنگە بابڕین ئەم کێشمەکێشانە ساڵانێکی زۆرە کە بە دوای ئەوەی کە یەکێتی سۆڤێت هەڵەوەشێتەوە دنیای یەقوتبی و ئیستراتیژی نەزمی نوێی جیهانی کە ئەمریکا ویستی جیهانی لەسەر ساز بدا. ئەمە وە چەند جەنگی ئەفغانستان، دوو جەنگ لە عێراقا، بەڵام ئەمە بێ ئاکام مایەوە. ئەمریکا ملی لار بووە و شکست و ڕوبەڕووی شکست و ناکامی بووە، بە تایبەتی بە دوای کشانەوەی هێزەکانی لە ئەفغانستان، لە عێراق و لە سووریا بە جۆرێک ئەو نەیتوانی ئەم پرۆسەیە بە سەرنجام بگەێنێ و دنیا لە دەوری هێزی یەقوتبی خۆی ساز بدا. ئەمە وای کرد کە رووسیا و سینیش وەکو بلۆکێک سەر هەڵبەن و خودی ئەو ناکامیانە وای کرد کە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و یەکێتی ئەوروپا دوور بکەوێتەوە و وڵاتانی ئەوروپاش لە بلۆکی بە ناوی ئەوروپای یەکگرتو سەر دەربێنە سەر ڕای هەر لێک نزیشیەکی نێوان ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپا. لە مێژە پۆتین بە تایبەتی بە دوای دەخاڵەتەکانی لە سووریا، لە عێراق و هەتا ئێستا بۆ نمونە لە وڵاتی مالیە ئیدعای ئەواکە کە ئەوش سەهمی هەبێ لە دنیایەکە و ئیتر ڕێگا نادا بەوەی کە تەنیا ئەمریکا بە
بڕیاری یەکلایەنەی خۆی بە هاوپەیمانتی لەگەڵ وڵاتانی ئەوروپای کێشەکانی دنیا یەکلا بکاتەوە. حزوری رووسیا لە سووریادا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پیشانیدا کە ئیدعایەوە کاکە ئەویش ئەوێ ئیتر یەکلاکردنەوەی هەر کێشەیەکی ناوچەیەک لەم جیهانەدا ئەویش لە ڕێگای توانای ئەسکەری تونکردنەوەی میلیتاریزم دەستبردن بۆ جەنگ وەک هێزێک خۆی نمایشکە کەوای ئەم جەنگە وەک ئەوەی کە ئەڵێن ئەمە جەنگێکە بۆ دابشکردنەوەی سەرنووی جیهان بۆ تەقسیمی ناوچەکانی نفوز. ئێمە نابێ ئەومان لەبیرچێت لە ساڵانی ڕابردووە بەتایبەتی بە دوای ڕوخانی یەکێتی سۆڤێت و کۆتایی هاتنی جەنگی سارد ئەوروپا و ئەمریکا نفوزی ناتۆیان تقریبان لە ناوچەکانی چەند دەوڵەت لە پاژماوەکانی یەکێتی سۆڤێت کە جیابوونەوە پیا کردووە. ناتۆ ئەتوان بڵێم تقریبان 9 وڵات هەوڵیان داوە یا با بڵێن پەیوەست بوون بە ناتۆوە. ئاخریەکەی ئۆکرانیا، بەڵام دوایەوەی کە رووسیا ئیدعای هێزیشی جیهانیەکە هەوڵی داوە بە پێی ڕاوەبتێکی تاریخی بۆ بەپی کێشەیەکە کە بووە لە بینی رووسیا و ئۆکرانیایە، ئەمە بۆتە بەهانەیەک بەدەستیەوە بگرێتە بتوانرێ پاشەکشە بکە بە هێزی ئەمریکا و ئەوروپا و بتوانێ ئەو ناوچانەی خۆی بگەڕێنێتەوە و هەوڵ بدا کە لە نەزمێکی تازەیە جێگا بگرێ. بە کورتی ئەگەر بڵێم دەورەی ئێستا دوو ئیستراتیژ بۆتە بنەمای ئەم هێزە ئیمپریالیستیە جیهانیانە. ئەمریکای هەوڵەدا کە دنیا جارێکی تر بە ڕەهبەری خۆی ئەم یعنی دنیا بەرە و ئارایشێکی تازە بەرێ کە دیارە ئەمە ڕوو لە شکست و نزولە و ئەوە ئستراتیژی دووەمیش رووسیا و چینن بەتایبەتی هەواڵەکانی دنیا ئەویان ڕاگەیاندووە کە سیند ئیدعای وەکو اقتصادی جیهانی یەکەم یعنی وەکو وڵاتێکە هێزیکی اقتصادی یەکەم لە جیهانە ئەو ئیدعایی هەیە. رووسیاش ئەوە پسە پێنێ و هەوڵ بە بڵێ کە دنیای یەقوتبیە، ئیترەوە هەر ئەمریکانیە هەر ئەوروپانیە هەر ناتۆ نیە لە لیبیا و عێراق و یەمەن و حتا کێشەکانی ئەوروپایە بتوانێت یەکتەرەفێ یەکلایی کاتەوە، بەڵکو رووسیاشە ئەو توانایی پیا کردووە کە بە پێی توانە و ئیمکاناتە سەربازیەکانی بتوانێت جێگای بگرێ. ئەمە ئیستراتیژیەکە کە رووسیا و سین ئیدعایەکان کە دنیای چەند قوتبیەوە بێ ڕسمیەت وەرگرێەوە کولی ئەو پەیوەندیەکان لە پەیوەندیەکانی نێوان مەجلیسی ئەمن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەو بلۆک و تەحالوفات و هەو پەیمانەتانی کە بووە لە نێوان هێزە ئیمپریالیستەکانە کۆتایی پێبێنێ و ئارایشیشی تازە بێنێتەوە. بەم معناتوان بڵێم ئەم جەنگە جەنگێکی بەتەنیا ناوچەینی ئەگەر چی لەو کەناڵەوە چێتە پێش، بەڵکو جەنگێکی سەراپاگیرە بە معنایەوەی کە بەرئەنجامی کێشمەکێشی ئەم دەوڵەتانەیە و ئەم بلۆکە بەندیە هێزە ئیمپریالیستیانەیە بۆی عادەی نەزم و نظامی سەرمایه‌داری لە قۆناغی تازەیە کە چەند هێزی ئیمپریالیستیا پێگەیانەیە و هەوڵەدەن بۆی کە بتوانن جێگای خۆیان مەشروعیت پێبن و میلیتاریزم و جەنگ تەڵەبی خۆیان بکەنە ڕێگایەک بۆی کە شوێنێکی تازە لە مای بگرن و ئەمریکا و ناتۆ و ئەوروپا ناچارکەن کە ئەوانی هێزێکن و ئەتوانن بە شێوەی خۆیان سەهم بەرن و جێگای خۆیان بکەنەوە. بەبڕای من ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو زەمینانەیە کە جەنگی ئۆکرانیای کردوتە مەیدانێ بۆ تەقابولێکی جیهانی و بۆ ئامانجێکی فراوانتر کە لایەنەکان بەدواوەی. دواتر دێمە سەرەوەی کە پرسیاری زیاتر بکەم سەبارەت بە و ئاڵو گۆڕانەی کە پاشەم جەنگە دەین، بەڵام لێرەدا ئەمە پرسم کە ئامانجی لایەنەکانی بەشداربووی ئەم جەنگە چییە؟ هەم رووسیا و هەم ئوکرانیەوە هەر ئەگەر بڕێک فراوانتریش باس بکەنەوەی کە خۆتان ئاماژەتان بە ڕۆڵی ئەمریکا و ناتۆ و یەکێتی ئەوروپا کرد کە ئامانجی هەرێک لەم لایەنانە چین لەم جەنگەدا؟ طبعا جگە لە ئامانجی تاکتیکی و ئامانجی مەقتەعی کە حتا لە ناوخۆی ئۆکرانیا لە مەسلەی اقتصاد لەسەر مەسلەی
مەسەن دەستڕاگەیشتن بە بازاری تازە بە فرۆشی نەوت و غاز بە جگە لەم ئامانجە وردانە ئامانجی کولی هەری لایەنێکیان شمولیترە سەراسەریترە بۆ نمونە رووسیا هەروکوتەمەوەی ئەوێکە بۆ ئەوەی کە بتوانێت ئیعادەی ناوچەی نفوزی خۆیکە و خۆی وەکو هێزیشی ئیمپریالیسی جیهانی لە دنیای ئەم سەردەمایە داسەپێنێ ئەوەیە کە ئەو ناوچانە لە ناتۆ وەرگێتەوە و دەستی کۆتاکە لە وڵاتانەدا کە پێشتر مەناتقی نفوزی ئەو بووە بەیەک معنە رووسیا و پۆتین بە ئامانجی گێڕانەوەی عەزەمەت تەڵەبی ناسیۆنالیزمی رووسیا وەکو هێزی دەوڵەتی رووسایە وەک هێزیی گەورە کە ئەوەی کە پۆتین لە قسەکانی ڕۆژەکانی سەرەتای جەنگی ئۆکرانیا کردی کە ئیمپراتۆرەتێکی گەورە و فراوان پێک بێنە لە ڕێگای جەنگ و تونکردنەوەی میلیتاریزم و داسەپاندنی قودرەتنمایی خۆی بەسەر لایەنەکانی ترە. ئەمریکا زۆرتر ئامانجەکەی وەیە کە بەرئەنجامی ئەو ناکامیانەی کە توش بووە ڕاکێشانەوەی ئەوروپایە بۆ ژێر ڕکێفی خۆی مەسەن بە تایبەتی دوای ئەوەی کە ئەمریکا ڕوبەڕووی ناکامی و پاشەخشابێ لە ئەفغانستان و عێراق و نەیتوانی ئەو استراتیژی دنیای یەکقوتبیە پێک بێنێ بەقەدەرێکی زۆریش ئەوروپا ئیدعا و نەزمی و مەسائلی خۆی یعنی دوور کەوتۆتەوە لەو پەیوەندیانە سەر ڕای هەر هاوکارێکی پێکەوە بەڵام ئەم لەم جەنگە ئەمریکا ئەگەر تۆسی تەبلیغاتێ بکەی کە ئەمریکا لەم جەنگەیە کردوێتی زۆرتر وەکو ژورنالیستەکان دەڵێن گردارترە یعنی تعرضی ترە بەنەوەیەگەیەوێ هەوڵ بە مەسلەی ئەم کێشمەکێشە بە زۆری ئەوروپا بەلای خۆیان ڕاکێشەوە بیخاتەوە ژێر کێفی خۆی بە تایبەتی لە تاریخی بەریتانیاوە ئەوروپاش خۆی زۆرتر مەسائلی ئەمنیەتی ئەوروپا و ئیتحادی ئەوروپای بۆ مەسەلەیە دەوڵەتی ئۆکرانیاش معلومە کە ئەو لە قەیرانێکا بووە یعنی بەر لەم ڕووداوانە اعتراضات و ناڕەزایەتی خەڵکی ئۆکرانیا بۆ لە دژی گەندەڵی لە دژی لێگرتنەوەی اقتصادی لە دژی ئەو قەیرانانی کە بە دوای کۆڕۆنا و ئەزمەی اقتصادی عالەمیە ڕەنگی دابۆ لە بازاری ئۆکرانیایە هەوڵەدا ئەم جەنگە بکاتەوەی کە ڕوحیەتی قومی ناسیۆنالیستی تا حتا فاشیستی و نازستی لە بەرامبەر وەکوی کە چۆنەڵی لە بەرامبەر رووسیا خۆی هەڵخا بۆی کە بتوانێت ینی پێگەی خۆی قایم کاتەوە و بتوانێت هەچۆنێ بێت لەژێر ئەو فشارانی کە لە خوارەوە لە سەرەتی خۆی ڕاگرێت تەمان ئەهداف و ئامانجی ورتر و لاوەکی تریش وەکوتم تاکتیکی هەیە لەم کێشمەکێش و جەنگاکە لە ئۆکرانیا سەری هەڵاوە بەڵام ئەسڵەکەی ئەم شتانەیە و ئەم ئامانجانەشە واکاکە هەرچی زیاتر کێشمەکێشەکان و بەرکەوتەکان جیهانی بێ و تەناقوزاتێکە لە بینی ئەم دەوڵاتانە بە شکلێکی ڕووداوێکی جیهانی شکل بگرێ و سەرنجی دنیای بۆ ڕابکێشن. بگەڕێمەوە سەر و بابەتی کە لە سەرتاوە ئاماژەمان پێدا کە باز لەوە دەکرێت ئەمە دنیا بەرەو قۆناغێکی تازە دەبات و یاخود کۆتایی قۆناغێکە بەکردەوە ئەمە چی مانایەک دەگەیەنێت یان ئەگەر بە شێوەیەک پرسم کە ئاکامەکانی چی ئەبێت چی لێکەوتەیەکی ئەبێت ئەم جەنگە؟ بەڵێ تەمان ئێمە ئاگاداری ئەوەین کە سەردەمی دنیای دوو قوتبی و جەنگی سار لانی کەم نەوعێ لە سەبات نەوعێ لە تەوازن لە بینی بلۆکەکانی شەرق و غەربا بوو و هەتا ئەگەر کێشە و مەسائلێکی ناوچەی ڕوویبایە ئەیانتوانی بە تەوافقات یا بە دەخاڵەتی ئۆرگانە نێونەتەوەیەکان ئەم کێشانە چارەسەرکەن حتا نەوعێک باسییان لە سەباتی سیاسی دەورێک لە گەشەی اقتصادی لە تەقابلی بینی دیموکراسی و دەوڵەتی ئەوەی کە غەربێ و دیکتاتۆریەتی کۆمونیزم لە رووسیا و ئەحزاب و ناوچەکانی نفوزیە یعنی نەوعێک لە سەبات و وازحی مەلامیحەکانی دنیا وازح بوو لەگەڵ نەزمی سیاسەتە لەگەڵ نەزمی اقتصادا بەڵام بە پێچەوانەی ئەم دەورەیەوە ئەم کۆمەلگا ناگەڕێتەوە بۆ ئەو دەورەیە بە پێچەوانەوە دەورەیەکی پڕخوێناوی تر دەورەیەکی بێ نائارامی تر دەورەیە کە
مەسلەی میلیتاریزم و جەنگخوازی نێوان هێزەکان ئەبێتە سیمایەکی گەورەی ئەم قۆناغە تازەی کە دنیای چەند قوتبی ڕووی پێێنێت جگە لە ماڵوێرانی ئاوارەی فراوانبوونەوەی بێکاریەوە ئەو کوێسا قساکەن نزیکەی احتیمالیەوەیە کە لە نزیکەی 100 ملیۆن نەفەر لە ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا و کەنەدا و ئەم وڵاتانە بەرەو بێکاری بێ کەمبوونەوەی سەرچاوەکانی ئینەرژی داخستنی بازار لە بەردەم فرسەتی کارا بۆ خەڵکی ئامادەبان جگە لەم و مەسەن سەرهەڵدانی کۆنەپەرستی و گەڕانەوە بۆ دواوە هەتا بەڵام مەسائلێکی ئەسلی کە ئەم خۆناغی پێ ئەناسرێتەوە بە بڕای من یەکەم مەسلەیەوەیە کە میلیتاریزم و جەنگ بۆ ئەم وڵاتانە مەشروعەتێ پیاکە بۆ ئەوی کە لە دەخاڵەتی هەر کێشەیەکە لە دنیای ڕوو ئەدا ئیتر ئەو جاران کە ڕژێم چێنجە بوو ناتۆ یا ئەمریکا چوو لە ڕێگای هەڵڕەخساندنی هێزیشی ئۆپۆزیسیۆن لە بەرامبەر ڕژێمی مۆجوداوەکۆی کە لە عێراق بینیمانەکۆی کە لە لیبیا و لە تونس و لە وڵاتانەیە بینیمان ئێستا ئیتر هەر یەک لە وڵاتانە لە ڕژێم چێنج لە ڕێگای دەخاڵەتی ڕاستەوخۆی سەربازی ئەم قوتبانەیەکەن دەورەی پێشووتر شەڕی نیابەتی کە ئەگیرایە بەر ئەحزاب و دەوڵەتان ئەچوون نوێنەرایەتی ئەم بلۆک بەندیانیانە کرد بەڵام ئێستا ئەم هێزانە خۆیان یەکلایەنە ئەم کاراکەن ڕاستەوخۆ بە دەخاڵەتی سەربازی و دەستبردن بۆ میلیتاریزم ئەم کاراکەن ئێستا هەواڵەکان ئەواڵن کە تقریبا هەموو وڵاتانی ئەوروپا خەریکن بودجەی سەربازیان زیاکەن چەکداربوونی دەوڵەتانێکی هەتا بچووکی وەکو قەتەر و سعودیەش خەریکە فکر لەوا کاتەوە کە ببێتە هێزیشی خاوەنی ئەتۆمی چکە ئەزانێت کە هەموو ئەزانن کە ئەگەر هێزیشی پرچەک و سەربازی نەبی ناتوانی لە شوێنی خۆتا بمێنیتەوە و ناچارە کە بێ ملبەی بەو هێزانی کە کایە ئەکەن لە نێو ساحەی سیاسیەتان هەتا ناتوانانی موقعی لە بازاری جیهانیا بگری ئەگەر هێز وڵاتێکی پرچەک و لە چوارچوەی میلیتاریزمێکی سازماندراوە پێگە نەگرێت لایەنێکی تریەوەیە کە شکلی دەوڵەت ئاڵوگۆڕی بەسەرادێ دەوڵەتێکی جەنگی ئیقتصادێکی حربی بەڕای من دوو ئەڵتەرناتیڤە کە بورژوازی جیهانی بۆ سازماندانەوەی سەرمایهداری و سەرخانی کۆمەلگا چاوی تێبڕیوە ئەمە بمانایەوەیە کە دەوڵەتانی تر تقریبا لە حاڵەتی جەنگ و میلیتاریزمە و خۆ پرچەکترابن لەسەر ئەساسی ئەمەش ئیقتصادی جەنگی ڕوئەدا ئەسا تقریبا هەموو وڵاتانی ئەوروپا خەریکی ئەوەن کە چۆن بتوان ئەو نەزمەی کە لە سینا توانیوێتی هێزی کاری هەرزان و کرێکاری بێدەنگ ساز بدا بە دەلیلی ئارامی ناوچەکان و بە دەلیلی ئەوەی کە شوێنێ بگرێت لە نێو ئیقتصادی جیهانیا ناچارە ئیقتصادی حربی بەسەر کۆمەلگاکە داسەپێنێت تا بتوانرێ پێگی خۆی بکاتەوە لە نێو ئەم دۆخە تازەی جیهانە یەک لایەنی تری ئەم مەسەلەیە سەرهەڵدانی ناسیۆنالیزمە یەکێ لە لێکەوتەکانیەوەی کە گەڕانەوە بۆ ناسیۆنالیزم بۆتە چەکێکە هەتا فاشیزم بە چەکێ بەدەست ئەم دەوڵەتانەوە کە بەرامبەر بە دوژمنەکانی ڕایەگەیەنێ نەعرەتەی ناسیۆنالیزمی ڕووسی کە لە قسەکانی پۆتینە بەرجەستەیە دەوڵەتی ئەوروپا کە ئەوروپای حەزارەت پڕ حەزارەت ئەوروپای باڵادەست ئەوروپای ئەوەی کە نیشتیمانی هەمومانە ئەمانە ئەبێتە مەسەلەیە هەتا لە ئەمریکایە ئەمە بێتە خاصێتێکە ناسیۆنالیزم ئەبێتە کێشەیە ئایدۆلۆژیایەک با بڵین وەسیلەیەک بۆ ئەوی کە بتوانرێ هەرچی زیاتر ئەوانەی کە غەیری خۆیان لە وڵاتانەیە بکەونە بەر حەملە بکەونە بەر ستەم بکەونە بەر لێدان و سەرکوتکردن هەر ئێستا ئەبینین مەسەن تۆ سیرکە ئێستا ئەو رووسیانی حتا لایەنگری دەوڵەتی پۆتین نین بەڵام ئەکەونە بەر تحقیر و تەوهین و تەنان حتا سەرکۆنا ئەکرێن ئێستا لە وڵاتانی ئەوروپایە لە ئەمریکایە لە خودی ئەمریکایە رووسی زمانەکانی لە بەردەم هێرشوو خەتەرێکان چ جای لە وڵاتی ئۆکرانیا خۆیان مەبەستم وەیە کە بڵێم
حربەی ناسیۆنالیزم ئایدۆلۆژیای ناسیۆنالیزم ڕێگایەک ئەبێ بەدەست دەوڵەتانەوە بۆ ئەوەی کە بتوان سەرکوتی کۆمەلگاکانیان بخەن و جیاکاری لە نێوان ئینسانەکانە براوانکەنەوە و تقریبا شەڕی ئەقوام و قەبیلە و ئەم فەرهەنگە بێتە شوێنی ئەو شارستانەتی کە جیهان لە تاریخی خۆیان بەدەستی هێناوە. هەموو ئەمانەش سەرنجامەکاتەوەی کە هەلومەرجێ پێک دێ کە ئاستوی گوزەران و زیندگی خەڵکی کارگەر و زەحمەتکێش تابڵی دێتە خوارەوە لە ژێر سایی جەنگ و میلیتاریزمە، اقتصادی حربیە، نەعرەتەی ناسیۆنالیزمە، نائارامیە کە ڕوئەدا، بێکاریەکە زیابێ، بە تەبیعەت تەبەقەی کارگەر ئەوجا نەک هەر ئەوەی کە دەستکەوتەکانی هەنگاو بە هەنگاو وەکوی کە لە دەورەی کۆرۆنا بینیمان لێ بگیرێتەوە بە پێچەوانەوە ئەم جارە بە لێشا و ئەکەوێتە موقعێکی دیفاعیەوە و ڕوبەڕووی بێکاری گرانی، ڕوبەڕووی سەعاتکاری زۆر، کرێی کەم، نەمانی ئەو پاداشت و امتیازاتانی کە لە دەورەی ڕابردووە بێتی. ئەمە واکە کە خەباتی چینی کرێکار و بزوتنەوەی کرێکاری لە موقعێکی زۆر سەخت و دژوارتر لە چاو ساڵانی پێش ئەم جەنگە و پێش ئەم ڕووداوانی کە لە دنیای بەڕێکەوتون دائەنێ کە دیارە ئەمەش کاریگەری لەسەر ڕوتی خەباتی ڕزگاری خوازانەی کرێکاران لە دژی سەرمایەداریە دانێ. لە یەک گوتیاگەر بڵێم کۆمەلگای بەشەری خاتە نێو دەورەیەکی ناڕۆشنتر، دەورەیەکی پێکدادانی زیاتر، جەنگ و جەنگخوازی و میلیتاریزمە بێتە خاصەتێک بۆی کە ژیانی ملیۆنها ئینسان لە سایە قرار بگرێ و لە بێ ئاسایی و بێدەرەتانی لە دەربەدەری و ماڵ ئاوارەی. مەسە حتا ئێسا بەپێی ئەو ئاماران بازەکەن کە تەنان لە خودی ئۆکرانیا ڕێژەی ئاوارەبوون بۆ 3 ملیۆن بۆ 6 ملیۆن ئەچێتە سەرەوە. ئەمە تەغیری سوکانی هەموو ئەم وڵاتانەی ئەوروپا کە ئاوارەکان ڕوویەکە ئەگۆڕێ، مەسلەی بیمەکان، مەسلەی فرسەتی کار، مەسلەی ئارامی و دابینبوونی لانی کەمی ژیان کە تا ئێسا لە ئەوروپا سەپاوە، ئەمانە هەمووی بەرەو ئەچێتە ژێر پرسیارە و بەرەو ئاڵۆزی و لێکترازان ئەڕوا. بەبڕای من تقریبان ئەمە ئەو لێکەوتانەیەوە، ئەمە ئەو ئاسارانەیە، ئەمە ئەو خەسیسانەیە کە ئاڵین دنیا چێتە قۆناغێکی تازەوە. پێشەوەی من بەردەوام بەم لەسەر پرسیارەکانی خۆم، پێم خۆشە هەندێک لەو پرسیارانەی کە لەلایەن بینەرانەوە هاتوون ئاراستی ئێوەی بکەم، لەبەرەوەی کە کاتکەمە من خۆشم پرسیارم ماوە پرسیارەکانی زۆرن هەوڵەدەم سەرجەمیان لێرەدا بە یەک وەچ بکەم و خۆتان ژێرێکی لێ بکەن کە وەڵامی کامیان دەدەنەوە. بەڵام دوو پرسیار هاتووە سەبارەت بە ئەگەری ڕوودانی جەنگی جیهانی سێهەم، ئێوە ئەمە چەندێک بە محاڵ دەزانن. بینەرێکی شەمە پرسیاری هەیە دەپرسێت ئایا مەترسی بەکارهێنانی جەنگی ئەتۆمی هەیە لە پاڵ ئەوەی کە ئایا هەڵگیرستانی جەنگی جیهانی سێهەم مەترسیەکی واقعیە نە. چارەنووسی ئوکرانیا بەرەو کوێ دەچێت؟ ئیسلامی سیاسی شانسی هەیە گەشە بکات یاخود نە؟ ڕەنگە زۆر ڕەتی بەم بابەتەوە نەبێت و بەڵام دو پرسیاریشکە ئەم جەنگە چۆن کۆتایی پێدێت. خەسرۆسا ئەگەر هەڵدەن بە کورتی ئەو پرسیارانی کە کراوە وەڵامێکی گشتی بدەنەوە کە تەواوی بینەران هەستکەن وەڵامیان وەرگرتێتەوە. فەرموون بە کورتی. ئێستا ئەوەی کە چ ئەمریکا چ ئەوروپا تەنان خودی ئەمریکا هەر چەند سەعات پێش ئێستا بەپێی هەواڵێکە لە پەیوەندی نێوان ماکرۆن و پۆتینە ڕوویداوە کە ئەوەیە کە دەستبردن بۆ چەکی ئەتۆمی خەتەرێکە کە هیچیان ئەم کارە ناکەن، ئەوان وا دەڵێن. بەڵام تەمان لە واقعا ئەمە یعنی ئەمە جەنگێکی جیهانی نییە، تا حتا گەڕانەوەی کۆمەلگای بەشەری بۆ سەردەمی دنیای جەنگی سارد نییە، چونکە وەکو من باسم کرد مەلزوماتی ئەو دەورەیە مەسلەیەک بووە، بەڵام ئێستا قۆناغەکە شەرایەتێکی ترە. ئەم قوتبانە لە مەواقعێکی لە هەلومەرجێکی سیاسی، اقتصادی، فەرهەنگی، هەتا ئایدۆلۆژی تازەیە قەراریان گرتووە. بەبڕای من وەک ئەوانەی کە خۆیان ئەڵێن مەسلەی ئەتۆمی دەستبچکاگەر جەنگی جیهانی سێیان بدە، ئەوەی کە حەسمیەکە و ئەوەی کە بێتە چەکی استراتیژی و بڕیاردەر بۆ یەکلاکردنەوەی هێزەکان بەکارهێنانی چەکی ناوەکیە. چەکی ناوەکیش ئێستا هەموو ئەم دەوڵەتانە هەیەە،
مەسەن رووسیا هەیەی چین هەیەی وڵاتانی ئەوروپا هەیەی ئەمریکا هەیەی ئەگەر ئەوان ئەو کارە بکەن ئیتر بەڕاستی جەنگی سێهەمێک وجود نابێت نابودبوونی کولی بەشەریەت و ئەم گۆی زەویە کۆتایی پێدێ بۆیە منفعەتی بازاری جیهانی و اقتصادی سەرمایه‌داری ناکاتەوە دیعاکانی ئەوەی کە بایدنێک کە مەسەن ترس لەوەی کە ناتوانێت وەڵامی داوای زلێنسکی سەرۆک کۆماری ئۆکرانیا بداتەوە بەوەی کە ناوچەی نۆفلای زۆن دژە فرین لە ئاسمانی ئۆکرانیا بکات کە ئەزانێ ئەمە ئەرز نییە لە ئاسمانە بەرکەوتەی فڕۆکە و جەنگیەکانی یەکتری ئیمکانی ئەوەی لەیە کە کێشمەکێشەکان برێتە قۆناغێکی تعڕوزیترەوە کە مەسلەی ناوچی بێنێتە پێشەوە دەست بردن بۆ ئەم چەکە بۆیە ئەو کارە ناکە ئەو دەلایلێکە کە ئەمانە ئەو کارە ناکەن ئێستا ئەمە جەنگێکی جیهانی سێهەم نییە و دنیا لە بەردەم ئەو خەتەرەیان نییە بەڵکو لە بەردەم میلیتاریزم و جەنگێکی لە بەرڕۆیشتوایە ئەمە ئەتوانێت وەسیلەیەکی کاراتر بێ بۆ ئەوەی کە بتوانێت ئەم هێزانە مەناتقی نفوزی خۆیان و پێگەی خۆیان تعریف بکەنەوە تا ئەو شێوەی کە ئۆکرانیا بەرەو کوێڕوا بەڕای من سەرنجام بە هەر شێوەیە بێ ئەم ناوچەیە بەپێی پێویستیەکە بەپێی هۆکارێک فاکتۆرێکە جەنگی ئۆکرانیای بۆ رووسیا کوڕۆتە پێویست کە ئەویش لانی کەم لە ڕووی تاکتیکی و گێڕانەوەی ئۆکرانیا بۆ ناوچەی نفوز بۆ رووسیاوە ئەمە پیشاندانی هەڵبڕینی چرایەکی سەوزە بۆ گێڕانەوەی ناوچەکانی تر یعنی ئەگەری زۆری هەیە کە ئەم ڕژەم چێنج لە ئۆکرانیا لە ڕێگای ئەم جەنگەوە یەکلا بکرێتەوە و ئێستا تقریبان هەموو داواکانی رووسیاش ئەوەیە لەوەی کە ئەبێ ئۆکرانیا لە چەک دابماڵڕێ ئەوەی کا بێ نازیزم لە رووسیا ئۆکرانیا پاکرێتەوە بە میدعاانەی پۆتین ئەوەی کە ناوچەکانی کۆمارەکانی ناوچەی دۆنسک سربەخۆ بکرێ هەموو ئەمانە بەمانای ڕوخانی ئەم ڕژەمەیە کێسا لە ئۆکرانیا خۆی ڕاگرتووە تا خودی ئەمڕۆ ئەو شاریکە لەلایەن رووسیاوە گیراوە ئەوڵین مەسەلە فەرماندەی سەربازەکەەوەیە کە عمدەی ئەو شارەی بان کردووە کە هەڵێ من ئێمە تر خۆمان ئیدارەی ئەم شاراکەین ئەو ئاماژەکانی و پیشانەدا کە حتا ئەگەر کە ئێساش لە تەوافقاتان نوێنەرانی ئۆکرانیا و ئەمریکا بە دڵنیاییەوە رووسیا تا دێ مەرجەکانی خۆی زیاکە یعنی چۆنی لە دوو سەرەوە جەنگ لە خوارەوە لەسەری شۆم فاوزات بۆ مەشغوڵکردن و تاکتیکێکە کە خۆیان نەزان هیچ بەرهەمێکی نییە سەرنجام بێ رووسیا بۆ ئەنجامی خۆی بگا کابێ ڕژێم چەنجێ بێ دەوڵەتێک بێت لە ئۆکرانیا دامەزێت کە لایەنگری رووسیا و سیاستەکانی بێ و نە ئەمریکا دەوڵەتانی ئەوروپاش ناتوانن ئەم خواستەی رووسیا یعنی پشتی تێ بکەن تقریبان لە بەرامبەریە ملکەچن بە جۆرێک لە جۆرەکان ئەو هەراوهوریایی کە لە تەبلیغاتایکەن حەقی حاکمیەتی دەوڵەتی ئۆکرانیا بۆ ئەوەی ئەندامەتی لە ناتۆیە ئەوەی کە ئەو چەک و تەقەمەنیانی کە بە هاوکاری لە خوارەوەی نێن سەرۆژێریەکەنەوە بۆ ناو ئۆکرانیا بەڕای من هەموو ئەمانە دیفاعیە ناتوانێت بەر بۆ بگرێکە رووسیا لەم جەنگەیە کە ئەویش ڕاستەوخۆ لە ناو وڵاتی ئۆکرانیایە پێیبگا ڕژێم چێنج و وەلانانی ئەو ڕژێمە و جێرانەوەی دەوڵەتێکە کە لەژێر ڕکێوی رووسایە بێ من پێم وایە ئەمە ینی ڕووداوەکان لە ناوخۆی ئۆکرانیا بۆوەڕە بەڵام تا بەنەگەر رووسیا ئۆکرانیا یەکلا بکاتەوە بە قازانجی لە شێوە باڵاکەی خۆیان کە ناوچەی نفوزی خۆی دامەزێنێت بەمە ناوەستێ چونکە کێشەی ئەو وڵاتانەی تر هەیە خودی پۆلۆنیا هەیە حتا ئێستا پۆلۆنیا حتا فنلەندا لە ژێر تادیداکانی رووسیا خەریکە ئیعادەی نەوعێ پێکهاتی سەربازی و وجودی خۆی کاتەوە نەرویج ئەساسا نەرویج ئامادە نییە کە ئەو نیسبەتە لە غاز کە بڕیوانە لە ژێر گەمارۆکانە لە رووسیا پڕکاتەوە کە لە غازی ئەوروپای وەکو نەخز پێک هاتووە مەبەستمەوەیە کە بڵێم دوای ئەم جەنگ تەوابوونی ئەم جەنگە لە ئۆکرانیا ئەم کێشمەکێشان تەواو نابێ
بە پێچەوانەوە رووسیا پێشڕەویەکە و ئەم پێشڕەویانە ئەبێتەوەی کە لە گۆشە و کەناری ترا لەو کانونە قەیرانیانی کە لە دنیاە هەیە بە تایبەتی لە دنیایەکە کە جێژاوێکی سیاسی ئایندی نامەعلوو لە بەردەم هێزە جیهانیەکانە لە بەڕێخستنی نەزمی جیهانی سەرمایەداریایە ئەمە سەر هەڵەیەوە پەلە کێشێ بۆ شوێنەکانی تر ئەبێت چاوەڕوان بین کە ئەم جارە کێشمەکێشەکان بە شوێنێ بێ ئەوەی کە بە بڕای من ئیسلامی سیاسی چی لێ دێ بەڕای من ئەمە باسێکی جددیە بێ قسەی زیاتری لێ بکەین بەداخەوە لە فرسەتی ئەم بەرنمەیان نییە بەڵام ئەوەی کە من بڵێم کاتی بۆ دانین لە بەرنامی داهات بەڵێ بەڵام ئەوەی کە بڵێم مەسەم یەک شت هەیە کە لەم دەورانەیە دەورەی پێشوور کە جەنگی نیابەتی ئەم هێزانە بوو هێزی میلیشیایی دەوڵەتان تیرۆریزمی ئیسلامی تیاکایەدار بوو ئێستا بە جۆرێک لە جۆرەکان تقریبا من ناڵم میلیشیا نامێنێ بەڵام ڕۆلی میلیشیایی ئەو تۆی نامێنێت چکە دەوڵەتانی ترەبێ بە هێزی خۆیانەوەی کەوتم دەوڵەتی جەنگی ئیترەبێ کایە بکا بۆ یەکلاکردنەوە تا کێشەکانی ناوخۆی خۆیان خودی تۆ سیر کێسا وەزی عێراق ئێستا هەموو یەکێ لە مەسەلەکانی ئەمریکا ئەوروپاوەیە کە هێزی میلیشیایی بە جۆرێک چەکخن یا لاوەکیکەن یا بیکەن بنێو سوپای ڕسمی عێراقا حتا هێزی پێشمەرگە یەکێک لە داواکانی ئەوروپا و ئەمریکا و هاوپەیمانانەکە یارمەتی هێزی پێشمەرگیان کڕۆک و هەموو کەس زانە ئێستا مەسەرەکانەوە کە هیچی خەن و بیکەن بە هێزیی ڕسمی سەروسیمای میلیشیاییدن دەوڵەت ئیتر خۆی ساحێبی جەنگ و سوپا و میلیتاریزمێ بێ و ئەو بتوانێت لە کێشەی سووریەکانە و ئەو بتوانێت لە کێشە ناوخۆیەکانە دەخاڵەتکە ئەو لە بەرامبەر مەسەن دەخاڵەتی تورکیا لە ناوخۆی عێراق لە ناوخۆی کوردستان لە ناوخۆی یەمەن یا ینی دەوڵەتان خۆیان ئەم کارە بکەن طبعا لەم نێوەندەدا گروپ و دەستە و تاقمی ئیسلامی زۆرتر لە دەوری دەوڵەتانی ئیسلامی مەسەن ڕۆلی ئیسلامی سیاسی بەتایبەتی جمهوری ئیسلامی ئێران ئەچێتە فازێکی ترەوە ئەوان ئەتوانن ئیتر هەتا دەوڵەتی حکوومەتەکەی ئۆردوغان دەبێتە چەهرەی بە جۆرێک لە جۆرەکان کە بتوانێت ئەگەر ئەمانە لە سەرکار بمێنەوە نمایندگی ئیسلامی سیاسی بکەن و ئەوان تعڕوزی تر و بە شکلێکی دەوڵەتی تر زاهر بن لە بەرامبەر ڕەقیب و حریفەکانی خۆیانە ئەگەر وەڵامێکی ئەو پرسیارە دەنەوە کە ئەم جەنگە چۆن دەوەستێت و هەروەها پرسیارێکی تریش هاتووە هەڵبەت بە سەرنجێکی درێژەوە ئەگەر من کورتی کەمەوە بۆ یەک ڕستە ئەم پرسیارە ئیمکانی ئەوە هەیە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئوکرانیا کێشکەن بۆ ناو ناتۆ و بەم شێوەیە جەنگەکە فراوانتر بێتەوە ئەگەر وەڵامی بەڕای من مەسەلەی ناتۆ لە یعنی ئۆکرانیا و ناتۆ یەکلا بۆتەوە ئەم مەسلەیە ئێستا هەتا خۆی زیلینسکی لەم ڕۆژانەیە لە ژێر فشارەکانی جەنگ و هاتنە ناوەی هێزەکان و نزیکبوونەوە لە کیف ئێستا باسیەوە کاڵێ مەرج نییە خواستی ئێمە بمێنێ بۆ مانەوە یا بۆ پەیوەستبوون بە ناتۆ چکەوە سوالێکی خواستێکی قەتعی دەوڵەتی رووسیا و پۆتینە کە ممکن نییە یعنی مەسەسا خەریکن ڕێگای بۆکەنەوە ئەڵێن باشە قەینا 10 ساڵی تر ئەم داوایە بێتەوە سەرمێز ئەوە ئەوروپایەوێ هەچۆنێ بێ زیلینسکی لە شوێنی خۆیان ڕابگرێ بیهێڵێتەوە ئەو ناوچەیە سەراسەر تەسلیم نەبێ بە یعنی سا تقریبا ئەوروپا و ئەمریکا ئەیانەوێ ئۆکرانیا وەکو ناوچێکی متەنازی عەلەیهەیە ڕابگرن بەڵام رووسیا بەوە ڕازی نییە تا ئێستا بۆیە مەسەن هەمویان ئەڵێن کە ڕازیە تا خودی حکوومەتی ئۆکرانیاش ڕازیە بۆی کە جەنگ بووەسێ و ئەو مەرجە قبوڵەکە ئەگەر ینی مەسلەی ناتۆ واتە بوون بە ئەندامەتی لێکێتی ئەوروپا حواڵەی کاتێکی نادیارکەن لەسەرەوەی کە جەنگ چۆن ئەوەستێ ئەبێ ئاگامان لەوە بێ یەکەم حەزەکەمەوە بڵێم کە ئێستا جوڵانەوەیکی عەزیمی زدی جەنگ لە وڵاتانە دەستی پێکردووە بە تایبەتی لە ئەوروپا و ئەمریکا وتان هەتا ناوخودی رووسیاشە ئەم جەنگە ئەم جوڵانەوەی هەیە بەڵام ئەبێ ئاگامان لەوە بێ ئەمە جوڵانەوەیەکی تێکەڵە مەسەن بەشێکی زۆری خەڵکەکان طبعا ئەوانەی کە پێیان ناخۆشە دەرچیان بۆ کردووە کە جەنگ و کاولکاری و ئاوارەی و لە حیسەتی ئینسانی و ئینسان دۆستی ئەوانەیە زدی جەنگن ئەمانە ئەمە خەسەتێکی ئینسانیە کە لە هەر ئینسانەکە کەم تا زۆر هەیە بەڵام
لە نێو ئەم بزوتنەوەیە لەمە زیاتریش ڕەوتە سیاسیە جۆرا و جۆرەکان مەوجودە و چالاکە مەسەر ئەوانی کە داوای جەنگەکەن بۆ نمونە سەرێکیان ئەچێتە سەر دیفاعی ناتۆ ئێستا بەشێک لەوانە من هەر لەم ڕۆژانە سوسیال وەرکەر مەسەن SWP کە حیزبێکی چەپەوە لە بەریتانیا سیاسەتی وەیە کە بابە کەس ناتوانێت بەر بە رووسیا بگرێ ئەبێ ناتۆ دەخاڵەتکە بۆ یەسێکی لە مووقعی ناتۆی ئاوەسە هەتا حیزبی لەیبەر پارتی ئێستا قەراریشی دەرکردو هەر کەسێ دژی ناتۆ بووە سێتەوە لە حیزبەکەی خراجیەکە لە کاتێکە ئەمە ئەزای وەکو باسمان کرد ئەم جەنگە جەنگێک نییە ئەگەر چی لە ڕووی عملیەوە لە بینی هێزی ئۆکرانی و هێزی رووسایە بەڵام ئەمە جەنگێکە لە بینی ئەمە قوتبانەیە ئەوەندەی کە رووسیا لەشکرکێشی کردووە و هێزی هێناوەتە منتیقەکە و دەخاڵەتی سەربازی کردووە ئەمریکا و ئەوروپاش کەمیان نەکردووە ئەوانیش لایەنی میلیتاریزم و جەنگ تەڵەبیان تا ئەو سەرە ڕۆیشتووە یعنی حتا ئەگەر بیانێ و توانای اقتصادی جەنگیان ڕێیان پێبا هیچ بەعید نییە کە دەخاڵەتی سەربازیشکەن ئەوەی کە مەسەن ئەڵمانیا مثلەن بنزیشی بە ملیارە یۆرۆ یارمەتی جەنگی ئەدا ئەسلیحە ئەنێرن لۆجستی یارمەتیانەیەن ئەوانەش تەرەفن یعنی تۆ گەر تەنیا ئەم جەنگە بە کشانەوە و وەستانی جەنگەکە رووسیا بێ و بەڵام ناتۆ و ئەم هێزانە لە شوێنی خۆیان بێنێ خەتەری جەنگ لەسەر خەڵک لا نەچووە نابێتەوە هەمان بێ بزوتنەوەی دژی جەنگ یا ئەوەی کە بۆ نمونە ڕەوتی دووەمیش کە زۆرتر بەداکۆچی لە رووسیا و بەرزکردنەوەی پەرچەمی ئەنتی غەربی و ناتۆیی ئەمەش دیسانەوە وەڵامێک نییە ئەمانە هەمویان شەریکن هاوبەشن بەرامبەر بە وێرانکردنی خەڵک و خەڵکی ئۆکرانیا هەمان چارە نووسیان هەیە کە لە لیبیا و عێراق و سووریا لە یەمەنە جیرۆ دەبووین کە هێز و کێشمەکێشی دەوڵەتانە تۆ ناتوانانی بەکشانەوەی هێزێک پێت وابێت لەلایە تەرەفی دووهەمی جەنگەکە کە ناتۆ ئەمریکایە نەجاتت بووە و سڵح و سەفا دوایی دێتەکایەوە ئەگەر بزوتنەوەی دژی جەنگ ئەوەیە کا بێ بە شیعاری نابۆ جەنگ بۆ کولیەتی ئەم لایەنانە نابۆ میلیتاریزمی هەموو ئەم لایەنانە ئەگەر بڕیارە چەکی رووسیا لە چەک دابماڵڕێ و کۆ بکرێتەوە لەو ناوچەیە دەبێت ناتۆش کۆتایی پێبێ دەبێ ئەوە ئەوروپا و ئەمریکاش لە چەک دابماڵڕێ ئەبێ هەموو ئەمانە ڕۆڵ و کاریگەریان لەسەر مقدراتی کۆمەلگای بەشەریە یەکلا بکرێتەوە با بڕوای من ئەمە هێزی تەبەقەی کارگەر و زەحمەتکێش و ئازادیخوازی دنیاە کاتوانێ ئەم جەنگە بلا بکە کە بتوانێت یەخەی دەسەڵاتداران بگرێ یەخەی وڵاتان و سەرمایەداری وڵاتەکەی خۆی بگرێ ئەبێت دنیا لە ماکرۆن و لە بایدن و پۆتین و بۆرس جۆنسن و ئەمانە هەمووی پاکرێتەوە ئەگەرنا جەنگ ئیدامەی هەیە مادام چونکە بنەمای ئەم جەنگە سەرمایەداری و سەرمایە و دەوڵەتانێکن کە جەنگیان کردوتە وەسیلەیە بۆ تەوسیعی بازار بۆ دەستڕاگەیشتیان بە بازاڕی هێزی کاری هەرزان بە سەرچاوی وزە بە هەموو ئەم مەسەلانەیە ناکرێتەوە لە دژی جەنگبی لە بەرامبەر لایەنێکا ڕابوەسی بە بڕوای من ئەمە کوردبینانەیە خەبات و ناڕەزایەتی خەڵک ئێستا گەیشتۆتە ئەو شوێنەی کە کۆمەلگایەکی خاڵی لە جەنگ لە میلیتاریزم بکاتە ئوفقی خۆی بزوتنەوەی دژی جەنگ ئەگەر بێ بەڕاستی کۆتایی بە جەنگ بێنێ و بتوانێت ئەو هێزی بڕیار دەربێ ئەبێ کێشەی خۆی لەگەڵ بورژوازی حاکم لە وڵاتانەیە یەکلا بکاتەوە و ئەو کۆمەلگایانە دەرکێشێ لە کایی یاریکردن و کردنی خەڵکی ئەم وڵاتانە بە وەسیلەی جەنگ بۆ ئەوەی کە مشتێ لە سەرمایەدار بتوانێت پێگەی خۆی قایم کاتەوە ناوچەی نفوزی تازە بەدەست بێنێ و بتوانێت بازاری کار و سەرمایی خۆی باڵادەسترکە بەرامبەر بە ڕەقیبەکانیە ئەمە ئەسلی ئەو خەباتەیەکە ئێمە کۆمونیستەکان و خەڵکی ئازادی خوازە بێ بە ئاسۆمان دروست سەرکو سەردەمی جەنگی جیهانی یەکەم بۆشیکەکان توانیان بە شۆرشی کۆمەڵایەتی چینی کرێکار و ڕوخانی دەسەڵاتی کرینسکی کۆمەلگای رووسیایان لە
جەنگی یەکەمی جیهانی دەرچێشە و هەموو ئەو نهێنیانە و ئەو بلۆک بەندیانیان ئیفشا کرد و دنیای خسە قۆناغێکی ترەوە. بە بڕای من دروست بۆ ئێستا وایە کە ئێمە ئەبێ جوڵانەوەی دژی جەنگتیا چالاک بین و هەوڵ بین ئاسۆی ڕزگاری کۆمەلگای بەشەریەت لە جەنگ و میلیتاریزم بە شیعاری نابۆ جەنگ نابۆ میلیتاریزم دەخاڵەت کەین و بتوانین ئەم خەباتە بەرەو پێشەوە بڕین کە مقدرات و مەسیری دنیای ئەم سەردەما بکەوێتە سەر دەستی خەڵکی کارگەر و ئازادی خوازان و ئینسان دۆستان و کۆمەلگای متەمەدنی بەشەرێتی ئەم سەردەما. کاتمان زۆر کەم لە بەردەستە ماوە، بەڵام یەک پرسیاری کورتوەکو میدیاکار پێم خۆشە بۆ چوونی ئێوە وەرگرم کە باز لەوە دەکرێت میدیای ئەم سەردەما لایەنی تەرەفێکی ئەم جەنگەی گرتووە و واقعانە ڕووماڵی ڕووداوەکان ناکەن. سەرنجی ئێوە لەسەر دەور و نەخش و ڕۆڵی میدیاچی بووە لەم پەیوەند بەم جەنگەوە؟ طبعاً هەموو جەنگێک لە دنیاە پاساوی خۆی هەیە، هیچ جەنگێ بەبێ پاساو نابێ. لێرەوەی ڕۆڵی میدیا بە تایبەتی ئێستا بەداخەوە ئەو مستاقیەتە نەماوە لە میدیای دەوڵەتانی غەرب رووسیا، هەموو درۆەکەن لەگەڵ خەڵک، هەموو نهێنیەکانە شارنەوە، هەموو چوارچێوەی سیاسەکانی خۆیان بۆ ئەوی بقوبڵێن و پاساویکەن و خەڵک ئامادەکەن ببێتە سوتەمەنی ئەم جەنگە دەست بۆ درۆ بن. ئەوەی ئەمریکا کە گوایە مدافعی خەڵکی ئۆکرانیایە و لە دژی جەنگە درۆکە، ئەو خۆی دوو جەنگی و کاولکاری بەسەر خەڵکی عێراقا بەڕێخست کە تا ئێستاش کۆمەلگان هێندە لە گرێژ نەچووە نەچۆتەوە سەر ئاسکا وەکو کۆمەلگایکی نۆرماڵی وەکو سعودیە و وەکو ئەردەن و وڵاتانی هاوسەی خەڵکەکە تیاژیانی بکە. ئەمانە ئەوەی کە ئەوروپا خۆی بە خەمخۆری خەڵکی ئۆکرانی ڕاگرتووە درۆیکی شاخدارەکە. ئەوانە هەموو مەسەلەکەیانەوەیە کە پێگەی ناتۆ پێگەی بازاری خۆیان زیاکەن لە ناو ئۆکرانیا بکەنە مەیدانێ بۆی کە بتوان لەوێەوە کێشە لەگەڵ رووسایەک لاکەنەوە و ئەمنیەتی خۆیان پارێزن. شعارێک هەڵیان بڕیوە پاراستنی ئەمنیەت لە ئەوروپایە، خۆیان ئەوان سەرچاوی نەئەمنیکردنی نەکەر ئەمریکان. ئەوە تا دەخاڵەتی فەڕەنسا لە وڵاتانی ناوەڕاستی ئەفریقایە. ئەمە هەمووی چەند ڕۆژە بێ ماکرۆن فەڕەنسا هێزەکانی خۆی کشانەوەتەوە کۆی کە چۆن ئەمریکا لە ئەفغانستان کشانەوەتەوە بۆ سەر سنوورەکان کە لە وڵاتی مالیە ئەو وڵاتی کردووە بە وێرانە. ئەمانە لەژێر ناوی ئەمنیەتە ئەیانوێ نائەمنکردندا سەپێنن، حتا لەسەر حەقایقی خودی تەفاسیلی ڕووداوەکانی جەنگە حەقیقەتێک نییە لە بەرچاوی خەڵکە، هەر یەکە بە پێی قازانجی خۆی بۆ هەڵخراندنی فەزای جەنگی، بۆ ئەوەی کە لە ئاستی میدیایە قوتبی باڵادەست قوتبی خۆی باڵادەستکە ئامادەیە درۆی شاخدار و زهنی خەڵک بەلاڕێدا بدرا حتا لەسەر مەسلەی ناسیۆنالیزم. ئێستا بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپایی حیسیەتی ناسیۆنالیستیان بوژاوەتەوە لە کاتێکا لەو کۆمەلگایانەیە سکولاریزم و هاوڵاتی بوونی یەکسان و جیاوازی کە جارانیانوت هەموو ڕەنگەکان ئەم دەوڵەتانی هەموو ڕەنگەکان و هەموو شوێنەکان جیایبێتەوە. ئێستا عەزەمەت تەڵەبی ئەوروپایی ئەوروپا مرکزە لە بەرامبەر عەزەمەت تەڵەبی رووسیا لە تەبلیغاتە بینین. ئەمریکایی بوون و قودرەتمەندی ئەوروپا و ئەمریکا هێزی یەکەمە ئێستا لە نێو میدیاکانە معنای پێ ئەدرێ و ئەکرێتە تەفاسیلی وردەکاری ئەو چەمکانی کە میدیاکاران بەکارهێنن. دنیا ئێستا هەروەکو لەم گوێژاوەیە تێیکەوتووە، لایەنێکی ئەم گوێژاوەی میدیا و میدیای بورژوازی و دەوڵەتانی زلهێزی دنیاە کە سەراپا دەزەبن بە درۆ و چاوەشەکاری و بۆ لە بەڕێدابردنی زهنی ئازادی خوازان و خەڵک بۆ ئەوی کە خەڵک لە بینی ئەم قوتبانەیە دابەشکەن. ئەو تا ئەمڕۆ بە لەوحەیەکی گەورە لە نێو ینی بە وێنەیەکی گەورە پیشانە درێ کاتێکە ڕسمێک لە شاری بەغا هەڵەواسرێ پۆتین پەنجەی ڕاکێشاوە ئەڵێ ئێمە سەپۆرتی پۆتینەکەین، لە میدیاکانی غەربە عەکسە بێتەوە، لە میدیاکانی رووسیا پەخشەکرێتەوە و لە غەرب ئەمە بە سەرکۆناکە لە کاتێکە هەموو کەس دەزانێ
رووسیا چ کاولکاریەکی لە سووریایا کردووە، لە مالیا کردووە، لە وڵاتانی ڕۆژهەڵاتا کردووە، چ ڕۆڵێکی تێکدەرانە و میلیتاریستی وێرانکەری بینیوە تا ئەو شوێنەی قاچی ئەرزی گرتووە و دەستی چەکی گرتووە. بە بڕای من ئەو پرسیارەی تۆ ئەبێ خەڵکی ئازادی خواز ئاگادار بێ و بزانێ ئەمە جەنگێکە، جەنگیش بە ئەشکاری شێوەی جەنگ هەر بەو معنایە نییە کە چەک لە بەرامبەر چەک ڕاوەساوە. ئەمانە دەست بۆ هەموو ڕێگایەکە من بۆی حریفەکەی خۆیان ببەزێنن لەسەر حسابی درۆکردن، لەسەر حسابی بەلاڕێدابردننی زهنی خەڵک، داپۆشینی حەقیقەتەکان. ئەمە ڕێگایەکە کە ئەمانەی گرنە بەر نە ئەوەی کە حقایقی و جەوهری ئەم جەنگە چییە، کێشە لەسەر چییە. ئەمانە کێشمەکێش لە کاتێک ئەمە کێشمەکێشی نێوان جەنگ و نێوان هێزە ئیمپریالیستیەکانە کە ئەیانێ دنیا دابشکەنەوە و ژیانی کۆمەلگای بەشەری بەرنە قۆناغێکی وێران کارتر و بێدەراتانتر و پڕ لە ئاوارەی و نائارامی زیاترەوە. خەسرە سایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و دا بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆیەوەش. ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە پێشوەژی لە 8 مارس بەرنامەیەکی ترمان دەبێت. لاگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی ئازیز بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان 8 مارس ڕۆژی جیهانی ژنان تەنها چەند ڕۆژێکی ماوە بۆ تاوتوێکردنی دۆخی ژنان لە دنیای ئەمڕۆ و کوردستاندا تایبەتی و سەرەکیترین خواستی یەکسانی خوازی ژنان و پیاوان گفتوگویەکمان دەبێت لەگەڵ گەشا و ڕەحیم هەڵسوڕاوی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان. گەشا و ڕەحیم ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. زۆر سپاس بە ئێوە ماندوونە من. ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ساڵانە یادی 8 مارس دەکرێتەوە، ئەم ساڵ سەرەکیترین خواستەکانی هەڵسوڕاوانی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان بۆ گەیشتن بە یەکسانی چین؟ بەڵێ 8 مارس ڕۆژی جیهانی ژنان کە دیار هەرەکو بەڕێزت ئیشارەت پێیا کە چەند ڕۆژێکی ماوە بەرەو پیری 8 مارس ڕۆژی جیهانی ژنان ئێمە بچین کە ئەمە بۆ خۆی گەڕێتەوە بۆ تاریخێکی زۆر کۆنی 8 مارس کە لە چەند سەد ساڵ لەمەوە پێشەوە کە ئەم جەژنە بەڕێ خرا ئەم ڕۆژە یادەکرێتەوە کە دیارە لەم ڕۆژەشە هەڵبەتێ من ناینە سەر مێژووی 8 مارس ئەمەش ئەم ڕۆژە بەوە دەستنیشانەکرێ بەوە نەخشێن دراوە کە ژنان لەم ڕۆژە هاتنە مەیدان و داوای داواکاریەکانی خۆیان کردویسیان بیسەپێن بەسەر نظامی سەرمایەداریە. بە بڕای من ئەگەر بێنە سەر ئەوەی کە ئایا 8 مارسی ئەم ساڵ بەچی ناوی لێ بنین، بەچی دەنگی خۆمان بەرزکەینەوە زیاتر. بە بڕان بەداخەوە کە ئەگەر بێنە سەر ئەو زەجرانی کە لەسەر ژن ئەچێت ئەو ناعەدالەتی و بێمافیانێک کە بەرامبەر ژنێک لە تەواوی دنیاە، ئەتوانم بڵێم ئێمە ئەتوانین بەڕووی هەر هەمووی ببینەوە. ئەمە ئەتوانین بیکەنە کارێکی ڕۆژانەی خۆمان نەک تەنها ساڵێک بین ئێمە یادی ئەو ڕۆژە بکەینەوە. بەڵام بە بڕای من ئەگەر بین سەرەکیترین وەزەقترین دیاردە کە ئەمڕۆ لە کۆمەلگایە هەیە، ئەگە بەتابەتێم لە کۆمەلگای کوردستانە کە هەیە، مەسەلەی کوشتنی ژنانە. بە بڕای من ئەگەر 8 مارسی ئەم ساڵ نابۆ کوشتنی ژنان بکەن مەشخەڵێکی ڕئیسی خۆمان کە بەدژی نیزامی سەرمایەدار، بەدژی کۆنەپەرستان، بەدژی پیاوسالاری بۆستینەوە و بمانەوێت بە ئەو پەڕی هێزی خۆمانەوە ژنان و پیان بێنە مەیدان و سەرەکی ترین کارەکانی خۆمان بۆ دەستنیشانکردن و بۆ سەپاندنی ئەوەی کە ئیتر دەست لە ژن کوشتن هەڵگرن. باشە بۆچی لە کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەی کوردستان 30 ساڵە هەڵسوڕاوانی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان ئاماژە بەم دیاردەیە دەکەن؟ ئەمە هەڵبەت یەکەم ساڵ نییە کە خواستی کۆتایی هێنان بە توند و تیژی و لە پێشەموشیانەوە کوشتاری ژنان
کۆتایی پێبێت بۆچی ئەم دیاردەیە هێشتا لە کۆمەڵگەی کوردستاندا بوونی هەیە بەڵێ بەبڕا من ئەگەر بگەڕێنە بۆ 30 ساڵەوە پێش کە هەر لە کاتی دەرکردنی حکوومەتی بەعز لە کوردستانە کە دیارە من ئەتوان لەو کاتەوە باسی کەم کە بۆچی زەجر و کوشت و کوشتارێکە لەسەر ژنانە بەردەوام زیاکات و لە زیادبوونیشایە ئەگە بگەڕێنەوە بۆ 30 ساڵەمەوە پێش مەسەن هەر لە کاتی کە ڕاونانی حکوومەتی بەعز لە کوردستانە ئەتوانم کە بڵێم ئەگەر ئێمە یەکسەر لەوێ دەستێ بکەین کە حکوومەتی کوردی قەومی کە کاتە هاتە سەر حکم کە دەسەڵاتی خۆی سەپان بەسەر خەڵکی کوردستانە و لەو کاتەوە هەر دقیقەن لەو کاتەیە کە دەسەڵاتیان بەدەستێنا لە کوردستانە بە زۆرم لێ حملەیەکی زۆریان کرد یەکەمین حملە دەستیان کرد بە کوشتنی ژنان لەژێر ناوی شەرەف و کەرامەت و کەرامەت ڕۆشاننی خێزانەکانە کە بەڕاستی مەجموعەیەکی زۆر لە ژنانی بێتاوانیان لەو کاتەیە کوشت و کتان حملێکی گەورە بۆیە بەڕای من ئەگەر ئەمە دیارەکە ئیتر بۆمانەوەی دەسەڵاتی خۆیانەوەیان کردو ئەوان کە ئایانەوێت دەسەڵاتی خۆیان بمێنێتەوە لەسەر حکم کە ئایان درێژە بە دەسەڵاتی خۆیان من کە ئایانەوێت ژنان بکەن بە گژی پیاوانە کە ئایانەوێت ژنان لە کار دوور خەنەوە ژنان بێن بۆ چواردیواری ماڵەوە ئەمانە هەمووی سوود ئیسفادەیەکە لەوە ئەیکەن ئەمان ئایانەوێت نیوەی بەشەریەت بنێرنە بۆ کونجی ماڵەوە جارێکی تر ئایانەوێ بەشێک لە هێزی کرێکاری بێکارکرا و لە ماڵەوەدانێن بەشێک لە هێزی کرێکاری بێکارکرا و بێموچە لە ماڵەوەدانێن ئەمانە هەمووی بۆتە هۆی ئەوەی کە بۆتە هۆی دووبەرەکیەکی زۆر لە بینی ژنان و پیاوانە و لە هەمان کاتیشا ئەتوانم بڵێم کە سەرمایەداری یاخۆ بڵێم ئەگەر لە کوچەیەکی وەکو کوردستانەوە تەماشاکەن ئێمە کە لە هەمان کاتە ژنانیان کردە بە ئامرازێک بۆ وسیلەکان دەستی خۆیان ژنان بوون بە ئامرازێک بۆ دروستکردنی وەچەی تازە ئەم وەچە تازانەش کە ئێستا ئیتر کردویانەتە سوپایەکی گەورەی بەهێزی دواکەوتووی کۆنەپەرستانەی کە هی سەدەکانی ژەنگگرتووی سەدەکانی ناوەڕاستیان زیندوو کردوێتەوە کردویانەتە ژنان بوون بە ئامرازێک بۆ دروستکردنی مناڵ دروستکردن وەکو کارگەیەکیان لێ کردو بەڕاستی کە ئەم کارگەیەش ڕۆژانە بە ئارەزی خۆیان سەد و سەودای پێوە ئەکەن بۆیە ئەگەر وەکو بڵێن لە 30 ساڵی ڕابردووە بەڕاستی ئەگەر لە یەک کوچەی بچووکەوە تەماشاکەین کە ژنان لە هەموو ئەوانی کە زۆر بەرچاوترە کوشتنی ژنان بەڕاستی زۆر سەری هەڵاوە ئێستا لە کوردستانە کە وەکو من سەرەتا تەکیدم لەوە کردەوە کە ئەبێ فشارێکی زۆر بین ئەبێ خەڵکی ئازادی خواست ژنانی پێشکەوت و خواست ئەبێ ڕیزبەندی خۆمان بکەین ئێمە ئەبێ 8 مارسی ئەم ساڵ بکەینە مەشغەڵێکی گەورە بۆی کە بەدژی کوشتنی ژنان بۆستینەوە چکە بەڕاستی ئەم شەرمە بۆ سەرمایهداران شەرمە بۆ ئەحزابە کوردەکان شەرمە بۆ دەسەڵاتی کوردی کە ڕۆژنی لە کوردستانە ژنێک نەکوشتە من خۆم شایەتیەوەم کە ئەم فشارە بۆ سەر کێ چونکە بۆ منە ئەگەر لە دوانمونەوە ببیستین بە داخەوە کەیسی شانیار لە پێن بەم کەیسەدا سەرۆکی حکوومەت جێگیری سەرۆکی حکوومەت هاتنە دەنگ و نیگەرانی خۆیانیان دەربڕی لە بەرامبەر ئەم تاوانەی کە ئەنجام درابوو لە 8 مارسە ئەم فشار و گوشارانە بۆ سەر کێ ئەم فشار و گوشارانە بۆ سەر دەسەڵاتە چونکە دەسەڵاتی کوردی دەسەڵاتی پیاوسالاری دەسەڵاتی میلیشیای کوردی خۆیان سەرچاوی ڕئیسی شون کوشتنن وەکو من باسم کرد لە سەرەتای هاتنە سەر دەسەڵاتیان لە کوردستانە 30 ساڵەمەوە پێش بە کوشتنی ژان دەستیان پێ کرد ئەمە باشین نمونەیە ئەمە بۆ داسەپانی دەسەڵاتی خۆیان ئەوەیان کردکەوە تا ئێستا هەر ماوەتەوە بۆیە مەسەڵەن حکوومەتی هەرێمی کوردستان لێتە سەر خەت و قسە ئەکات کە ئەڵێت ئەچە لە قسەکانی ئەوە بوو کە هەندێک لە پیاوان هەن کە دژی ژنان و ژنە کوژن و سوکاتی بە ژنەکەن بە بڕای من ئەمە قسەیەکی زۆر بێمانایە قسەیەکی زۆر هیچ مانایەکی قسەیەکی زۆر پوچەکە ئەو ئەیکات
ئەمە تەواوی قسەکانی ئەوەیە کە خۆی شانی خۆی خاڵێکاتەوەلەوە شانی خۆی و دەسەڵات و ڕسم و یاسا و قانون و عشیرەتی خۆی خاڵێکاتەوەلەوە کە ئێمە هیچ مەسئولێتێکمان نییە لە بەرامبەر ئەوەیە کە ئێمە ناتوانین ڕێگە بەوە بگرین ئەوە خۆی بەداخەوە کە چەند پیاوانێکن هاتوون سوکاتی بە ژنانەکەن ئەمە تەواو درۆیەکی گەورەیەکە ئەوەی کە ئەو خۆیان سەبەبی ڕئیسینەوە خۆیان کارگەی دروستکردنی ژن کوشتن خۆیان کارگەی دروستکردنی مافیا و بڵاوبوونەوەی بە قەولی خۆیان لە شرۆشی لە کوردستانە کە خۆیان ئەو کارەکەن بۆیە ئەبێ ئێمە بە دژی ئەو دەسەڵاتە بوەستین ئەم دەسەڵاتە مەسئولە لەو ئەم دەسەڵاتە هاتووە ئەمریکا ناو کۆمەلگای بڵاو ئەمە سەڵاتە ڕۆژانە ئەیکا بەژەهر بە قورکی ئینسانەکانە کە نازانم مناڵەن فێری ئەوە ئەکات مناڵەن فێری ئەوە کە کوڕووکت چۆن نابێت لە قوتابخانەکانە بەیەکەوە بن کە کوڕووکت چۆن دوو ئینسانی جیاوازن کە کت چۆن دەرەجە دووە کە پیاو چۆن دەرەجەیەکە کە مەسەن لە قانونی ئەحوالەکانی ئەحوالی شخصی عێراقیە کە خۆیانە سەر کار بۆ قانونەکەن لە خودی قانونەکەیە کە ژن بە دەرەجە دوو حسابەکە ژن لە میراتە نیو بەشی بەرەکەوێت پیا و بەشێکی تەواوەتی بەرەکەوێت بۆیە ئەمانە خۆیان هاتوون کە ئەویان داناوە ئەمانە خۆیان سەرچاوی هەموو ئەو زوڵم و زۆر و چۆسانەوەن کە لە کوردستانە هەیە بۆ نمونە ئەمە چەند مانگی بەسەرە نەچوو کە حملەیەکیان دەست پێ کرد بۆ دژی ڕەگەزپەرستان لە هاوڕەگەزخوازان لە کوردستانە ئەمە بەڕاستی ئەمە ئیتر دیارە خۆیان شانیەوە هەڵناگرن کە ئەگەر کەسێک هاوڕەگەزخوازە ئازاد بێلەوە چونکە خۆیان دار و دەستە و تاقمەکەیان کە بۆ خۆیان لەسەر ئەساسی پیاو سالاری کۆنەپەرستی بەڕێوە ئەچن و گەورە بوون بۆیە قبولی ئەوە ناکەن کەسێگەر هاوڕەگەزخواز بێت ئازاد بێلەوە نەک ئازاد نێ بەڵکو ئەشی کوشن کە هەر چەند هەفتە لەمەوە پێشکە کەسێکی کە شایزی ئەوەیە کە براکی خۆی کوشتی بە حسابەوەی کە ئەم کەسە خۆی کردو بکرد جنسی خۆی گۆڕیوە بکرد کە پیاو بووە خۆی ئەمانە بەڕاستی ئەمانە نمونەهایەکن کە ئیتر لەم سەردەمایە نابێ قبول کرێت نابێ ئێمە هەر ئاوا بە ئاسانی دانیشین بۆیە ئێمە نەک لە هەشتی مارسە ئەبێ ڕۆژانە بەردەوام ئەمانە بەگەژیانە بچینەوە ئەبێ ڕۆژانە و بەردەوام ئەمانە بمانەوێت کە هێزی خۆمان نێگرتووکەین هێزی خۆمان کۆکەینەوە لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئەو کەسانی کە ئیتر بەڕاستی ئەم دەسەڵاتە 30 ساڵە ئەم دەسەڵاتە حاکمە 30 ساڵ ئەم دەسەڵاتە حکومەکە هیچ شتێکی ئەوم خەڵکە نەکردو بە غیری نەکبەتی و بێخانەوەلانەیی بێ ئاوی بێ کارەبایی بێ موچەیی نازانم قوتابخانە بۆ خەڵک نازانم هیچ پێداویستێکی ژیان نەماوە لەو کۆمەلگایە ئەگەر قسێک ما بێت لە پەیوەند هەشتی مارسی ئەم ساڵانەوە بە گرنگی بزانن وەکو دواوتێک ئاماژە پێ بدەن فەرمون بە کوفتی هەشتی مارس هەر من پێم وایە تێکید لەواکەمەوە کە هەشتی مارسی ئەم ساڵ ئەبێ ومێدەوارم کە بتوانین لە زۆرێک لە وڵاتەکان لە شوێنانەی کە کەسانی ئازادی خوازە کەسانی خوازی لێ کە دیارە لە هەموو جێگایەکی دنیا هەشتی مارس مەراسمێکەوە کە ساڵیادی ئەکرێتەوە لە هەموو شوێنەکە ومێدەوارن بتوانین کە لە هەموو جێگایەکە دەست و نەخشی خۆمان هەبێ لێرەوە کە بتوانین بەهێز و گرتوی شۆڕەگەرانی خۆمانەوە بینە مەدان بە دژی نظامی سەرمایه‌داری بە دژی پیاو سالاری بە دژی توندوتیژی بەرامبەر ژن بە دژی ژن کوشتن بە دژی هیچ چۆسانێک کە لەسەر ژنان و بتوانین کە یەکسانی هەمەلایەنەی ژنی پیاو بسەپێین و سەرکەوتوانە بینە دەرەوە گەشا و ڕەحیم هەڵسوڕاوی بجوتنەوە یەکسانی خواسی ژنان زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەم تێویدا زۆر سپاس بۆ ئێوەش ئازیزان خۆشەویستان سپاس بۆ بەشداری ئێوەش و بە داوای لێبوردنەوەکە نەمانتوانی لەبەر کەمی کات تەواوی ئەو سەرنج و پرسیارانی کە هاتبوون بە تایبەت لە بابەتی جەنگی ئوکرانیادا تاوتێ بکەین هیوادارین لە بەرنامەکانی داهاتووتردا فرسەت بڕەخسێکە تەواوی ئەو سەرنج و تێبینی و پرسیارانە وەڵام وەرگرنەوە لێرەدا دێنە کۆتای بەرنامەکانی ئەمڕۆمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.